بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنگی. ناسنامەی کتێب. پوختەی چۆنێتی نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم. نووسینی فرمودەناسی سەردەم محەممەد ناسیرالدین ئەلبانی و جێڕانی زریان عەزیز حەما. پێداچوونەوە و پێشەکی بۆ نووسینی مامۆستا محەممەد عەبدوڕەحمان لەتیف و تارخێنی مزگەوتی شێخ ئیبراهیم لە کەلار. چاپی حوتەم 1434 کۆچی. ژمارەی لاپەڕە 48 لاپەڕە. خوێندنەوە لەیلا عەلی ڕەحمان ڕەحیمی. کارەدەنگیەکان شاخەوان عەبدولکەبیر. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی مامۆستا محەممەد عەبدوڕەحمان لەتیف. لاپەڕە 3. زۆر لە مێژەوە ئاواتەخوازی وەرگێڕانی کتێبی تەلخیص و صفەتی سەلاتی النەبی صلی الله عليه وسلم بووم. ئەوە بوو لە ساڵی ڕابردوودا دەستمدایە بەدیهێنانی ئەم ئاواتەم و چەند هەنگاوێک بەرەو پێش ڕۆیشتم، بەڵام بەهۆی سەرقاڵی و کەمی کاتەوە نەمتوانی تەواوی بکەم. ئەوەندەی پێنەچوو برایەکی زۆر بەڕێز و زۆر خۆشەویستم، کاکە زریان سەرچناری، هەندێک شاکاری جوان و بە نرخی بۆ هێنام بۆ ئەوەی کە هەستم بە پێداچوونەوەیان و پاشان بە چاپیان بگەێنم. جا شاگوڵی نێو ئەو گوڵزارە بریتی بوو لە کتێبی پوختەی چۆنێتی نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەرچەندە بەبینینی ئەم بەرهەمە زۆر بایەخدار و زۆر بەنرخە، هەندێک دڵتەنگ بووم، چونکە بۆ مایەی ئەوەی کەوا من بێبەش بم لە پاداشتی ئەو کارە. بەڵام لە هەمان کاتیشدا زۆر دڵشاد و خۆشحاڵ بووم، چونکە دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی و ئاشناکردنی خوێنەرانی شوێنکەوتووی قورئان و سوننەت بە تێگەیشتنی پێشینی ئومەت بەم کتێبە زێڕینە زۆر زۆر پێویست بوو کەوا چیتر دوا نەکەوێت و بە زووترین کات بکەوێت بەردەستی خوێنەرانی. داواکارم لە خوای گەورە پاداشی نووسەر و وەرجێرش بداتەوە بە فێردۆس العەلا و ئەم بەرهەمە زۆر گرنگ و بایەخدارش بکاتە زەخیرەی قەبر و قیامەتیان. گەرمیان کەلار. پێشەکی دانەر. لاپەڕە 4. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. دوای ئەوە برای بەڕێزم مامۆستا زەهیر ئەشاویش خاوەنی کتێبخانەی ئیسلامی پێشنیاری کردکەوە هەستم بە پوخت و کورتکردنەوە و نزیکردنەوەی دەستەواژەکانی کتێبەکەم چۆنێتی نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەکبیرەی ئیحرامەوە تاوەکو سەلامدانەوە وەکو ئەوەی بیبینیت بۆ خەڵکانی گشتی. جا کاتێک بینیم پێشنیارەکەی پێشنیارێکی پیرۆزە و گونجایش بوو لەگەڵ ئەوەی کە دەمێک بوو لە ناخمدا دەخولایەوە و زۆرێک لە برایان و هاوڕێیان ئەیاندا بەگوێمدا کە ئەو کارە ئەنجام بدەم. ئەمە شانیدام کە هەندێک لە کاتی خۆمی بۆ تەرخان بکەم، هەرچەندە کاتەکانم زۆر جەنجاڵن لەبەر زۆری سەرقاڵبوونم بە کارە زانستیەکانمەوە. ئیتر دەستم کرد بە لێکۆڵینەوەی پێشنیارەکە بە گوێرەی هەوڵ و توانای خۆم. داواکارم لە خوای گەورە کە تەنها لەبەر ڕەزامەندی خۆی بێت و سوودبەخشی بکات بۆ برا موسڵمانەکانم. لە ڕاستیدا لەم پوختەیەدا هەندێک تێبینی بە سوودم نووسیوە کە لە کتێبە سەرەکیەکەدا نییە کە هەستم پێکردوون و بە باشم داناون لە کاتی پوختەکردنەوەکەدا. هەروەها گرنگێکی تایبەتیم داوە بە ڕوونکردنەوەی هەندێک وشە کە لە فەرمودەکان یان زیکرەکاندا هاتوون و ناونیشانم داناوە بۆ بابەتە سەرەکیەکان و بۆ زۆرینەی بابەتە لاوەکیەکانیش. پاشان ژمارەی یەک لە دوای یەکم داناوە بۆ بابەتەکانی تری کتێبەکە و لەگەڵ هەر بابەتێکیشدا ئاماژەم بە حوکمەکەی کردووە کە ئایا ڕوکنە یان واجبە. هەرچیەکیش کە باسی حوکمەکەیم نەکرد بێت ئەوە لە سونەتەکانی نوێژە، هەرچەندە هێندێکیان پێدەچێت کە واجبیش بن، بەڵام بۆیە ئاماژەم بۆ نەکردوون چونکە پێچەوانەی لە کۆڵینەوەی زانستین. پایە یان ڕوکن واتە ئەو شتەی کە لەناو هەر کارێکدا بێت تەواوکەری ئەو کارەیە،
و بە نەبوونی لەناو کارەکەدا دەبێتە مایەی بەتاڵبوونەوەی کارەکە، وەک کڕنۆژ ڕکوع لەناو نوێژدا کە یەکێکە لە ڕوکنەکانی نوێژ و نەبوونی تێیدا نوێژەکە بەتاڵ دەبێتەوە. مەرج یان شەرت هاوشێوەی ڕوکنە بۆ کارەکە، تەنها لەوەدا جیاوازە کە لە دەرەوەی کارەکەدایە، وەکو دەستنوێژ بۆ نۆژ کە شەرتێکە لە شەرتەکانی نوێژ و بێهەبوونی دەستنوێژ نوێژەکە دروست نییە. پێویست یان واجب ئەو شتانن کە لە قورئان و سوننەتدا فەرمان پێکردنیان سەلمێنراوە، بەڵام هیچ بەڵگەی بەڕوکنبوون و بە مەرجبوونیان لەسەر نەهاتووە. ئەنجامدەری ئەو کارە پاداشت وەردەگرێت و واز لێهێنەرەکەشی سزا دەدرێت مەگەر بەهانە واتە عوزرێکی هەبێت. و فەرزیش هەمان واتای واجبی هەیە و جیاوازیکردن لە نێوانیاندا زاراوەیەکی داهێنراوە و هیچ بەڵگەیەکی لەسەر نییە. سنت بریتیە لەو پەرستنانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە یان زۆر جار بەردەوام بۆ لەسەریان، بەڵام بە شێوەی واجب بوون فەرمانی پێنەکردووە. ئەنجامدەرەکەی پاداشت وەردەگرێت و واز لێهێنەرەکەشی سزا نادرێت و سەرزەنشتیش ناکرێت. و ئەو فەرمودەیە کە هێندێک لە لاسایکاران دەیجێڕنەوە و دەیدەنە پاڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە گوایە فەرموویەتی من ترك سنتي لم تنله شفاعتي، واتە هەر کەس واز بهێنێت لە سنەتی من ئەوە بەر شەفاعەتی من ناکەوێت. ئەوە هیچ بنەمایەکی نییە کە بیسەلمێنێت لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم جێڕدرابێتەوە، بۆیە نابێت بدرێتە پاڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ترسی ئەوەی کە نەکەوینە ناو تاوانی قسە هەڵبەستن بەدەم پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی من قال علي ما لم أقل فليتبوأ مقعده من النار، واتە هەر کەس قسەیەک بکات بەدەم منەوە کە من نەمکرد بێت ئەوە با شوێنی خۆی خۆش بکات لەناو ئاگری دۆزەخدا. و بە پێویستی دەزانم لە درێژەی ئەم وتەیەدا باسی ئەوە بکەم کە لە نووسینی ئەم پوختەیەدا پێیوەست نەبووم بە هیچ کەم لە چوار مەزهەبەکەوە، هەروەک لە کتێبە سەرەکیەکەیشدا هەر بەو شێوەیەم کردووە، بەڵکو ڕێڕەوی ئەهل الحەدیثم گرتووە لەبەر ئەوانەی کە بە گوێرەی فەرمایشتە سەلمێنراوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵسوکەوت دەکەن، هەر لەبەر ئەوەیە کە مەزهەبی ئەمان زۆر بەهێزترە لە مەزهەبی خەڵکانی تر. ئەمەش ڕاستیەکەیە کە خاوەن وجدانەکان دانیان پێداهێناوە لە هەموو مەزهەبەکاندا. لەوانەش زانای گەورە ئەبول حەسەنات ئەللەکنەوی الحەنەفی کە فەرموویەتی چۆن مەزهەبی ئەهل الحەدیث باشترین مەزهەب نەبێت لە کاتێکدا کە ئەوان بەڕاستی میراتگری زانستی پێغەمبەرن صلی الله علیه وسلم و نوێنەری ڕاستەقینەی شەرعەکەین. داواکارم کە خوای گەورە لەگەڵ ئەواندا حەشرمان بکات و لەسەر خۆشەویستی و ڕێڕەوی ژیانی ئەوان بمان مرێنێت و ڕەحمەتی خوای گەورەش لە ئیمام ئەحمەد بێت کە فەرموویەتی دين النبي محمد أخبار نعم المطية للفتى آثار لا ترغبن عن الحديث وأهله فالرأي ليل والحديث نهار ولربما جهل الفتى أثر الهدى والشمس بازغة لها أنوار. محمد ناصر الدين ألباني دمشق 26 سفر 1392 کۆچی دەی چواری 1972 میلادی. ڕووکردنە کەعبە، ڕووکردنە قیبلە، لاپەڕان نۆ. یەک موسڵمانی ئازیز، هەر کات ویستت نوێژەکەت ئەنجام بدەیت، نوێژی فەرز بێت یان سونەت و لە هەر شوێنێک بوویت ئەوە ڕوو بکەرە کەعبە قیبلە. ئەمەش یەکێکە لە ڕوکنەکانی نوێژ، چونکە بێ ڕووکردنە کەعبە نوێژدا نامەزرێت. دوو و واجبێتی ڕووکردنە کەعبە لە کاتی ترس و جەنگی قورسدا لەسەر جەنگاوەر نامێنێت و هەروەها واجبێتی ڕووکردنە کەعبە لەسەر بێتوانە نامێنێت وەکو نەخۆش یان بۆ کەسێک کە لە ناو کەشتی یا سەیارە یا فڕۆکەدا بێت و ترسی ئەوەی هەبێت نوێژەکەی بفەوتێت. هەروەها کەسێک کە سواری وڵاخ یان بەسەر هەر شتێکی ترەوە بێت ئەوە دەتوانێت لە کاتی ئەنجامدانی نوێژی سونەت و نوێژی ویتردا ڕوو لە کەعبە نەکات، هەرچەندە باشتر وایە مستحبە ئەگەر توانی لە کاتی وتنی ئەڵڵاهو ئەکبەری نوێژ دابەستنەکەیدا ڕووی لە کەعبە بێت، پاشان وڵاقەکە یان سەیارەکەی ڕووی کردەچوێ با بیکات. سێ
واجبە لەسەر هەر کەسێک کە چاوی لە کەعبەوە بێت چاو ببڕێتە کەعبە، بەڵام ئەوەی کە کەعبەی لێوە دیار نییە تەنها ڕووی تێدەکات. حکمی نوێژێک کە بە هەڵا ڕووی تێدا نەکرابێتە کەعبە لاپەڕاتدا. 1. ئەگەر کەسێک پاش هەوڵدان و پشکنین بۆ دۆزینەوەی قیبلە لەبەر هەور و تەم یان هەر خۆیەکی ترەوە لێی تێکچوو و لە نوێژەکەیدا ڕووی نەکرد بۆ قیبلە، ئەوە نوێژەکەی دروستە. ئەگەر دواتریش بۆی ڕوون بووە کە لەو نوێژەدا ڕووی لە قیبلە نەبووە، جێرانەوەی لەسەر نییە. 2. بەڵام ئەگەر یەکێک لە ناو نوێژدا ڕووی لە قیبلە نەبوو و کەسێکی باوەڕ پێکراو هات ئاراستەی قیبلەکەی پێڕاگەیان، ئەوە پێویستە هەر لە ناو نوێژەکەیدا ڕووی وەچەرخێنێت ڕووە کەعبە. بەم جوڵانەیشی نوێژەکەی بەتاڵ نابێتەوە و نوێژەکەی دروستە. ڕاوەستان بە پێوە. لەسەر نوێژخێن واجبە کە بە پێوە نوێژ بکات، تەنها لەم کاتانەدا نەبێت. لە نوێژی ترس و لە کاتی جەنگی قورسدا دروستە نوێژخێن کە بە سواریەوە نوێژ بکات و نەخۆش ئەگەر توانای نەبێت بە پێوە نوێژ بکات، ئەوە دەتوانێت بە دانیشتنەوە بیکات و ئەگەر نەیشی توانی ئەوە بەڕاکشانەوە. و لە نوێژی سوننەتدا نوێژخێن ئەگەر ویستی لێبوو دەتوانێت کە بە سواری یان بە دانیشتنەوە نوێژ بکات. کڕنۆش و سوزنەکەی بە دانەواندنی سەری دەبات و بۆ نەخۆشێکیش کە بە دانیشتنەوە نوێژ بکات هەر بەو شێوەیە دەبێت سەری بۆ سوزدەبرنەکە زیاتر لە کڕنۆشەکەی دابنەوێنێت. دروست نییە بۆ ئەو نەخۆشەی کە بە دانیشتنەوە نوێژ دەکات و ناتوانێت ناوچاوانی بدات لە زەوی شتێکی بەرز دابنێت و سوجدەی لەسەر بەرێت. وەکو باسمان کرد تەنها سەریدا دەنەوێنێت و سوجدەکەی کەمێک نزمتر دەبێت لە کڕنۆشەکەی. نوێژکردن لە ناو کەشتی و فڕۆکەدا لاپەڕا 11. نوێژی فەرز لە ناو کەشتی و فڕۆکەشدا دروستە. ئەگەر نوێژخێن ترسا کە بکەوێت یان بکەوێتە خوارەوە لە کەشتی یا فڕۆکە، ئەوە دەتوانێت کە بە دانیشتنەوە نوێژەکەی بکات. نوێژخێن دەتوانێت لە کاتی ڕاوەستانەکەیدا متمانە بکاتە سەر گۆچانێک یان پاڵ بداتەوە بە پایە و ستونەوە بەهۆی پیری یان لاوازی جەستەیەوە. کۆکردنەوە لە نێوان ڕاوەستان و دانیشتندا لە یەک نوێژدا لاپەڕا 12. دروستە نوێژخێن شەو نوێژ بە دانیشتنەوە بکات بێ هیچ بەهانەیەکیش، وەک چۆن بۆی دروستە کە بە پێوە نوێژ بکات و دەتوانێت هەردوو شێوازەکەش لە یەک نوێژدا کۆ بکاتەوە، واتە بە دانیشتنەوە نوێژدا بەستێت و چەندە قورئانی خوێن بیخوێنێت و کە تۆزێکی مابوو بۆ کڕنۆش اینجا هەڵدەستێتە سەر پێ و چەند ئاەتی مابوو تەواوی دەکات و پاشان کڕنۆش و سوزدە دەبات و لە ڕکاتی دووەمیشدا بە هەمان شێوە دەکات. ئەگەر نوێژخێن بە دانیشتنەوە نوێژی کرد، ئەوە دەتوانێت بە 4 چمکی یا بە 4 مەشقی دابنیشێت یان بە هەر شێوەیەکی تر کە بەلایەوە ئاسانە. نوێژکردن بە نەعەل یا پێڵاوەوە لاپەڕا 12. دروستە کە نوێژخێن بە نەعەل یان پێڵاوەوە نوێژ بکات، وەک چۆن دروستە کە بە پێی پەتی نوێژ بکات. باشتر وایە کە نوێژخێن جارجار بە پێی پەتی و جارجاریش بە پێڵاوەوە نوێژ بکات، واتە چۆن بۆی گونجا بەو شێوەیە بکات، ئیتر خۆی ماندوو نەکات بەداکەندن و کردنەوە پێی پێڵاو یان نەعلەکانی مەگەر لەبەر ڕێگرێک. ئەگەر نوێژخێن پێڵاو یان نەعلەکانی داکەن با لە لای ڕاستیدا دایان نەنێت. ئەگەر کەس لە لای چەپیەوە نوێژی نەدەکرد بیان خاتە لای چەپیەوە و ئەگەر نەیتوانی لە لای چەپیەوە دایان بنێت، ئەوە با لە نێوان قاچەکانی دادایان بنێت، چونکە بە سەحیحی لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بۆمان جێڕدراوەتەوە کە فەرمانی بەمە کردووە. نوێژکردن لەسەر منبەر. دروستە ئیمام لەسەر شوێنێکی بەرز نوێژ بکات بە مەبەستی فێرکردنی خەڵک لەسەر بەرزایەکە ڕابوەستێت و الله ئەکبەری دەستپێکردنی نوێژ بکات و قورئان بخوێنێت و کڕنۆش بەرێت، پاشان پاشە و پاش بێتە دواوە تاوەکو دێتە خوارەوە لەسەر منبەرەکە و لەسەر زەوی سوجدە دەبات و دەگەڕێتەوە سەرەوە و لە ڕکاتەکانی تریشدا بە هەمان شێوەی ڕکاتی یەکەم دەکات.
واجبێتی نوێژکردن ڕوە و بربەست و نزیکبوون لێی لاپەڕات 14. واجبە نوێژخێن ڕوبەڕووی بربەستێک نوێژ بکات. ئیتر جیاوازی نییە لە مزگەوت بێت یان لە شوێنی تردا بێت و بۆ کەسی گەورە و بچووک هەر وەک یەک وایە لەبەر گشتگیری ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ڕوبەڕووی بربەستێک نەبێت نوێژ مەکە و مەهێڵە کەس بە بەردەمتدا تێپەڕێ و ئەگەر کەسێک هەرویستی بە بەردەمتدا تێپەڕێ لێی بدە چونکە هاوڵێکی لەگەڵدایە واتە شەیتانی لەگەڵدایە. و واجبە نوێژخێن لە بربەستەکەیەوە نزیک بێت چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی بۆ نزیکبوونەوەیە کردووە. پێویستە بزانین کە نێوان شوێنی سوجدەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەو دیوارەی کە دەیکرد بە بربەستی نوێژەکەی هێندەی ڕێڕەوێک دەبوو جا هەر کەس بۆ شێوەیە بکات ئەوە ئەو نزیکبوونەوەی کە واجبە لەسەری ئەنجامی داوە. ئەندازەی بەرزایی بربەست لاپەڕە 15. واجبە بربەستی نوێژخێن لە زەویەوە بەستێک یان دوو بەست بەرز بێت لەبەر ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ئەگەر کەسێکتان بربەستێکی بە ئەندازەی بەرزایی بەشی دواوەی کۆپانی وشترێک دانا ئەوە با نوێژەکەی بکات و گوێ نەدات بەوەی کە لە پشت بربەستەکەیەوە تێدەپەڕێت. دەبێت نوێژخێن بە تەواوی ڕووی لە بربەستەکەی بێت چونکە لە فەرمانەکەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەو شێوەیەوە هاتووە. ئیتر لە فەرمودەدا نەهاتووە ڕاوەستان بەلای ڕاست و چەپی بربەستەکەدا بە شێوازێکی وا کە نوێژخێن بە تەواوی ڕوبەڕووی بربەستەکەی نەبێت. دروستە نوێژخێن لە نوێژدا بربەستەکەی گۆچانێکی چقێنراو لە زەوی یا هەر شتێکی هاوشێوەی ئەوە بێت یان ڕوبەڕووی درەختێک یان پایەیەک بێت یان ڕوبەڕووی خێزانی خۆی ئەگەر پاڵ کەوتوبوو لەسەر جێگەی نووستن و خۆی داپۆشی بێت یان ڕوبەڕووی گیاندارێک بێت جا ئەگەر ئەو گیاندارە وشتریش بێت. حرامەتی نوێژکردن ڕوبەڕووی گۆڕ لاپەڕە 16. نوێژکردن ڕوبەڕووی قەبر بە هیچ شێوەیەک دروست نییە. ئیتر با گۆڕی پێغەمبەرانیش بێت درودی خوایان لەسەر بێت یان گۆڕی خەڵکی تر بێت. حرامەتی تێپەڕبوون بە بەردەم نوێژخێندا ئەگەر لە ناو مزگەوتی حەرەمی مەکەیشدا بێ لاپەڕە 16. ئەگەر نوێژخێنێک بربەستی لە پێش خۆیدا نابوو ئەوە ڕۆیشتن بە نێوان ئەو وە بربەستەکەیدا دروست نییە. ئیتر هیچ جیاوازی نییە لە نێوان مزگەوتی حەرەم و مزگەوتەکانی تردا لەبەر گشتگیری ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ئەو کەسەی کە بە بەردەم نوێژخێنێکدا دەڕوات ئەگەر بیزانی باە چەندە گوناهی دەگات ئەوە 40 وەخت ڕادەوەستا و چاوەڕێ دەکرد. ئەمەش باشترە بۆی لەوەی کە بە بەردەم نوێژەکەیدا تێپەڕێت واتە تێپەڕین لە نێوان نوێژخێن و شۆنی سوجدەبرنەکەیدا. واجبێتی قەدەغەکردن و نەهێشتنی تێپەڕبوونی خەڵک بە بەردەم نوێژخێندا ئەگەر لە مزگەوتی حەرەمیشدا بێت. دروست نییە بۆ نوێژخێن کە بربەستی دانا ڕێگە بدات کەس بە بەردەمیدا بڕوات بە بەڵگەی فەرمودەکەی پێشوو ولا تدع أحدا يمر بين يديك. هەروەها لەبەر ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ئەگەر کەسێک لە ئێوە نوێژی ڕوو وە بربەستێک کرد کە بیپارێزێت لەوەی کە خەڵک بە بەرنوێژەکەیدا بڕوات و یەکێک ویستی بە بەردەمیدا بڕوات ئەوە با پاڵێک بنێت بە سنگیەوە هەتا ئەتوانێت نەهێڵێت بە بەرنوێژەکەیدا بڕوات با دووجار ڕێگری لێ بکات. ئەگەر هەر ویستی بە بەرنوێژەکەیدا بڕوات ئەوە با لەگەڵیدا بجەنگێت چونکە ئەوە شەیتانە. بەرەو پێش ڕۆیشتن لە ناو نوێژدا بە مەبەستی ڕێگرتن لە تێپەڕین بەبەر نوێژەکەدا. دروستە نوێژخێن هەنگاوێک یان چەند هەنگاوێک بەرەو پێش بڕوات بۆ ڕێگرتن لە ئەوانەی تەکلیفیان لەسەر نییە هەتا وەکو لە پشتەوەی تێپەڕ ببن نەک لەبەر نوێژەکەیەوە تێپەڕ بن. ئەوانەی کە نوێژ بەتاڵ دەکەنەوە بە ڕۆیشتنیان بە بەردەم نوێژخێندا. دانانی بربەست لە نوێژدا بۆیە گرنگە بۆ نوێژخێن چونکە دەبێتە ڕێگر لە بەتاڵبوونەوەی نوێژەکەی
بە پێچەوانەی ئەوانەی کە بەربەست نانێن، چونکە ئەگەر ئافرەتێک یان گوێدرێژێک یان سەگێکی ڕەش بەبەر نوێژی کەسێکدا تێپەڕێت، ئەوان نوێژەکەی بەتاڵ دەبێتەوە. نیەت هێنان لاپەڕان 19. پێویستە نوێژخێن لە دڵیدا نیەتی ئەو نوێژەی هەبێت کە دەیەوێت بیکات و دیاری بکات کە چ نوێژێکە، ئایا نوێژی نیوەڕۆیە یان نوێژی عەسرە یان بۆ نمونە سونەتەکانیانە. ئەم نیەتەش مەرجێکە یان ڕوکنێکە لە ڕوکنەکانی نوێژ، بەڵام وتنی نیەت بە زمان داهێنراوێکە و پێچەوانەی سونەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و هیچ کامیش لە ئیمامە پێڕەو لێکراوەکان وەلا سایکارەکانیش نەیان وتۆ دەبێت نیەت بە زمان بگوترێت. الله ئەکبەری نوێژ دابەستن، پاشان نوێژ دادەبەسترێت بە وتنی الله ئەکبەر، کە ئەمەش ڕوکنێکە لە نوێژدا لەبەر ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێت کلیلی کردنەوەی نوێژ دەست نوێژە و حرامکردنی ئەو شتانەی کە لە ناو نوێژدا خوای گەورە قەدەغەی کردوون بە وتنی الله ئەکبەری دابەستنی نوێژەکەیە و حەڵالکەرەوەی ئەو قەدەغەکراوانەش سەلامدانەوەیە. و نوێژخێن نابێت لەسەر جەم نوێژەکانیدا بە دەنگی بەرز الله ئەکبەری نوێژ دابەستن بکات مەگەر ئیمام بێت. و دروستە بۆ بانگبێش ئەگەر پێویستی کرد الله ئەکبەری ئیمام بە دەنگێکی بەرز بگەێنێت بەو خەڵکەی کە لە دوایەوە نوێژ دەکەن، لە کاتێکدا ئەگەر ئیمام نەخۆش بوو یان دەنگی نەزم بوو یان خەڵکێکی زۆر لە پشتیەوە نوێژیان دەکرد و دەنگی ئیمامیان پێ نەدەگەیشت. و هەتاوەکو ئیمام بە تەواوی نەڵێت الله ئەکبەر، ئەوە ئەو نوێژخێنانەی کە لە دوایەوە نوێژ دەکەن نابێت الله ئەکبەری نوێژ دابەستن بڵێن. شوێنێتی دەست بەرزکردنەوە لە نوێژدا. نوێژخێن دەتوانێت لەگەڵ یان لە پێش یان لە دوای الله ئەکبەری نوێژ دابەستندا دەستەکانی بەرز بکاتەوە. ئەم شێوازانەش هەمویان لە سونەتدا سەلمێنراون. کاتی دەست بەرزکردنەوەکەی پەنجەکانی ڕێک دەکاتەوە و نەنوقێنێت. هەردوو دەستی بەرز دەکاتەوە تا ئاستی هەردووشانی و جار بەجار لەوە زیاتر دەستەکانی بەرز دەکاتەوە تا ئاستی گوێیەکانی. شێوازی دەستدانان لاپەڕا 21. ئیتر لە دوای وتنی الله ئەکبەر دەستی ڕاستی دەخاتە سەردەستی چەپی. ئەمەش یەکێکە لە سونەتی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت و پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمانی بە هاوڵانی دەکرد کە بەو شێوەیە دەستیان دابنێن، بۆیە دروست نییە کە دەست نەگیرێت و بۆ خوارەوە شۆر بکرێتەوە. پاشان دەستی ڕاستی دەخاتە سەر پشتی دەست و مەچەک و باسکی چەپی و جارجاریش بە دەستی ڕاستی مەچەکی دەستی چەپی دەگرێت. شوێنی دانانی دەستەکان لاپەڕا 22. نوێژخێن ژن بێت یان پیاو بێت دەبێت دەستەکانی لەسەر سنگی دابنێت بێ جیاوازی. دروست نییە کە نوێژخێن دەستی لەسەر کەلەکەی دابنێت. دڵکزی، خوشوع و تەماشاکردنی شوێنی سوجدا لاپەڕا 22. پێویستە نوێژخێن بە دڵکزیەوە نوێژەکەی بکات و چاوی بپارێزێت لە هەموو ئەو نەخش و نیگارانەی کە سەرنجی ڕادەکێشن و نابێت لە کاتی ئامادەبوونی خواردنێک نوێژ بکات کە حەزی دەچێتە سەری یان کاتێک نوێژ بکات کە تەنگاو بێت، میز و پیسی زۆریان بۆ هێنابێت و لە حاڵەتی ڕاوەستانەکەیدا دەبێت تەماشای شوێنی سوجدەکەی بکات و نابێت نوێژخێن لە ناو نوێژەکەیدا ئاور بەلای ڕاست و چەپدا بداتەوە، چونکە ئاوردانەوە لە ناو نوێژدا جۆرە دزیەکە کە شەیتان دەیدزێت لە نوێژی بەندەکانی خوا و دروست نییە بۆ نوێژخێن لە ناو نوێژدا چاو هەڵبڕێت بەرەو ئاسمان. دوعای دەستپێکردنی نوێژ لاپەڕا 23. پاشان نوێژەکەی دەست پێ دەکات بە خوێندنی چەند دوعایەک
کە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم سەلمێنراوە کە لە سەرەتای نوێژەکانیدا خوێندوویەتی. ئەو دوعایانەش زۆرن و زانراوترینیان ئەم نزایەیە: سبحانك اللهم وبحمدك وتبارك اسمك وتعالى جدك ولا إله غيرك. جالبر ئەوەی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم سەلمێنراوە کە فەرمانی بە خوێندنی ئەم دوعایە کردووە دەبێت وازی لێ نەهێنرێت و هەر بخوێندرێت. خوێندنەوەی قورئان لاپەڕا 24. پاشان نوێژخوێن پەنا دەگرێت بە خوای گەورە کە ئەم پەناگرتنەش واجبە و نوێژخوێن بە وازهێنان لێی تاوانبار دەبێت. سنت وایە کە نوێژخوێن جارجارێک بڵێت: أعوذ بالله من الشيطان من همزه ونفخه ونفثه. نفث واتا شعری خراپ. وجاروبارش بڵێت: أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. پاشان لە نوێژی بەدەنگ و بێدەنگیشدا بە شێوەی نەهێنی دەڵێت: بسم الله الرحمن الرحيم. پاشان سوورەتی فاتحە بە تەواوی دەخوێنێت و بسم الله الرحمن الرحيمیش ئاەتێکە لەو سوورەتە. خوێندنی فاتحە ڕوکنێکە لە ڕوکنەکانی نوێژ و نوێژ ناتەواو دەبێت بە خوێندنی فاتحە نەبێت، بۆیە پێویستە لەسەر ئەو موسڵمانانەی کە عەرەبیش نازانن هەل لەبەری بکەن و هەر کەسێکیش نەیتوانی سوورەی فاتحە لەبەر بکات ئەوە دەتوانێت لەبەری ئەو سوورەتە تەنها بڵێت: سبحان الله والحمد لله ولا إله إلا الله الله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. سنەتی شەکە لە خوێندنی سوورەتی فاتحەدا لەسەری هەموو ئاەتێکدا بوەستێت، واتە بڵێت: بسم الله الرحمن الرحيم بوەستێت، پاشان بڵێت: الحمد لله رب العالمين بوەستێت، پاشان بڵێت: الرحمن الرحيم بوەستێت، پاشان بڵێت: مالك يوم الدين بوەستێت. ئیتر بەم شێوەیە، چونکە هەموو خوێندنەوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم شێوەیە بوو، واتە لەسەری هەموو ئاەتێکدا دەوەستا و نەیلیکاندووە بە ئاەتەکانی دوای خۆیانەوە، هەرچەندە ماناکانیشیان پەیوەندیان بە یەکەوە هەبوو بێت. و دروستە کە لە سوورەتی فاتحەدا مالکی بە مەلیکی بخوێندرێتەوە. خوێندنی فاتحە لەلایەن ئەو کەسانەی کە لە دوای ئیمامەوە نوێژ دەکەن لاپەڕا 25. لەسەر نوێژخوێن واجبە کە لە نوێژە بێدەنگەکاندا سوورەتی فاتحە بخوێنێت ئەگەر لە دوای ئیمامیشەوە نوێژی کرد. هەروەها لە نوێژە دەنگدارەکانیشدا پێویستە بیخوێنێت ئەگەر گوێی لە خوێندنەوەی ئیمام نەبوو و دەشتوانێت لەو کاتەدا فاتحە بخوێنێت کە ئیمام تۆزێک دەوەستێت لە دوای تەواوبوون لە خوێندنی سوورەتی فاتحە، هەرچەندە ئێمە پێمان وایە کە ئەو وەستانە لە سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم نەسەلمێنراوە. خوێندنەوە لە دوای سوورەتی فاتحە لاپەڕا 26. سنەتە نوێژخوێن لە یەکەم ڕەکات و دووەم ڕەکاتدا لە دوای سوورەتی فاتحە سوورەتێک یان چەند ئاەتێکی تر بخوێنێت، تەنانەت ئەگەر لە نوێژی مردوویشدا بێت. دەتوانێت جارجارێک خوێندنەوەکەی درێژ بکاتەوە و جارجارێکیش کورتی بکاتەوە لەبەر یەکێک لەم هۆکارانە، وەکو سەفەر و کۆکە و نەخۆشی و گریانی منداڵ. کورت و درێژی خوێندنەوەی قورئان بە پێی نوێژەکان دەگۆڕێت. لە نوێژی بەیانیدا لە هەموو نوێژەکان درێژتری دەکاتەوە، پاشان نوێژی نیوەڕۆ، پاشان عەسر و عیشا، پاشان نوێژی مەغریب بە زۆری بەم شێوازەیە. بەڵام خوێندنەوەی قورئان لە شەو نوێژدا لە هەموو نوێژەکانی تر درێژترە. و سنەتە لە ڕەکاتی یەکەمدا قورئان خوێندنەوەکەی درێژتر بکاتەوە لە ڕەکاتی دووەم، و سنەتیشە درێژی دوو ڕەکاتەکەی دووەمی بە ئەندازەی نیوەی دوو ڕەکاتەکەی یەکەمی بێت. خوێندنی سوورەتی فاتحە لە هەموو ڕەکاتەکاندا لاپەڕا 27. واجبە نوێژخوێن لە هەموو ڕەکاتەکاندا سوورەتی فاتحە بخوێنێت. سنەتیشە جارجاریش لە دوو ڕەکاتەکەی کۆتاییشدا لە دوای سوورەتی فاتحە قورئانی تر بخوێنێت. دروست نییە بۆ ئیمام نوێژەکەی لەوە زیاتر درێژ بکاتەوە کە لە سنەتدا هاتووە، چونکە لەوانەیە ببێتە مای ناڕەحەتی بۆ ئەو کەسانەی کە لە دوایەوە نوێژ دەکەن، وەکو بێزاربوون لەبەر بە ساڵاچوون یان نەخۆشی یان ئافرەت کە منداڵی شیرەخۆری هەبێت یان هەر هۆکارێکی تر بێت.
دەنگ بەرزکردنەوە و دەنگ بەرز نەکردنەوە لە کاتی قورئان خوێندندا لاپەڕا 28. ئیمام دەبێت لە نوێژی بەیانی و نوێژی هەینی و نوێژی دووجەژنەکە و نوێژە بارانە و خۆرگیران و دووڕەکاتی یەکەم لە نوێژی مەغریب و دووڕەکاتی یەکەم لە نوێژی عیشادا بە دەنگی بەرز قورئان بخوێنێت و لە نوێژی نیوەڕۆ و نوێژی عەسر و سێەم ڕەکاتی نوێژی مەغریب و دووڕەکاتی کۆتایی نوێژی عیشادا قورئانەکەی بە دەنگی نزم بخوێنێت. هەروەها دروستە ئیمام لە نوێژە بێدەنگەکانیشدا جارجارێک یەک ئایەت بدات بەگوێی ئەوانەی کە لە دوایەوە نوێژ دەکەن. بەڵام لە نوێژی ویتردا نوێژخێن بۆی هەیە کە بێدەنگ قورئانەکەی بخوێنێت و بۆشی هەیە کە بە دەنگەوە بیخوێنێت، بەڵام ئەگەر بە دەنگەوە قورئانی خوێن نابێت دەنگی زۆر بەرز بکاتەوە، دەبێت بە شێوەیەکی مامناوەند قورئانەکەی بخوێنێت. جوان خوێندنەوەی قورئان لاپەڕا 29. سنەتە بۆ نوێژخێن قورئانەکەی بە شێوەیەکی جوان بخوێنێتەوە و پەلەپەلی تێدا نەکات، بەڵکو بەڕەوانی و پید بە پید بخوێنێت و خوێندنەوەکەی بڕازێنێتەوە بە دەنگی خۆی و ئاوازداری بکات بە پێی ئەو یاسا و ڕێسایانەی کە لە لای زانایانی باش خوێندنەوەی قورئان تەجوید زانراوە و نابێت قورئان خوێندنەوەکەی ئاوازدار بکات بەم ئاوازە داهێنراوانەی ئێستا یان لەسەر یاسای موسیقی بیخوێنێت. ڕاستکردنەوەی هەڵا بۆ ئیمام لاپەڕا 29. ئەگەر ئیمام هەڵەی کرد لە قورئان خوێندنەکەیدا، ئەوانەی کە لە دوایەوە نوێژ دەکەن دەتوانن بۆی ڕاست بکەنەوە و ئەگەر ئیمام قورئانەکەی لە بیر چووبەوە و هەڵەی تێدا کرد، نوێژخێنانی دوایە بۆیان هەیە بیری بخەنەوە. چوونە ڕوکوع کڕنۆش لاپەڕا 30. کاتێک نوێژخێن لە قورئان خوێندن بوویەوە تۆزێک دەوەستێت بە ئەندازەی هەناسەدانێک، پاشان بەو شێوەیە کە پێشتر لە کاتی ئەڵڵاهو ئەکبەری دەستپێکردنەکەدا باسکرا دەستی بەرز دەکاتەوە. وتنی ئەڵڵاهو ئەکبەر لەم حاڵەتەدا لەسەر نوێژخێن واجبە. پاشان کڕنۆش دەباتەوە بە ئەندازەی جێگیربوونی جومگەکانی لە کڕنۆشدا دەمێنێتەوە تا هەموو ئەندامەکانی باری ئاسایی خۆیان وەربگرن. ئەمەش ڕوکنێکن لە ڕوکنەکانی نوێژ. چۆنێتی کڕنۆش بردن هەردوو دەستی دەخاتە سەر ئەژنۆکانی، پەنجەکانیشی لە یەک جیا دەکاتەوە و ئەژنۆکانی پێدەگرێت. ئەم کردارانەش هەمووی واجبن لە ناو نوێژدا و دەبێت شەمینەوەی پشتی بە شێوەیەکی دروست بێت، واتە پشتی ئەوەندە ڕێک بێت ئەگەر ئاوی لەسەردا بنرێت لەسەری بوەستێت و بە هیچ لایەکدا نەڕژێت. ئەمەش واجبە. سەریشی هەر لە ئاستی پشتیدا ڕادەگرێت، واتە نەدای دەنەمێنێت و نەبەرزیشی دەکاتەوە. ئەنیشکەکانشی لە هەردوو لاکەلەکەی خۆی دوور دەخاتەوە. کە چۆ حاڵەتی کورنۆش 3 جار یان زیاتر دەڵێت سوبحانە ڕەبیە العەظیم. یەکسانی لە نێوان ڕوکنەکاندا لاپەڕا 31. سنەتە هەموو ڕوکنەکانی نوێژ لە درێژیدا یەکسان بن، واتە کورنۆش و هەستانەوەی دوای کورنۆش و سوزدەکان و مانەوەی نێوان سوزدەکانی تەقریبەن یەکسان بن. دروست نییە نوێژخێن لە کورنۆش و سوزدەدا قورئان بخوێنێت. هەستانەوە لە کورنۆش، پاشان هەڵدەستێتەوە لە کورنۆش و پشتی ڕاست دەکاتەوە، ئەمەش ڕوکنە. لە کاتی بەرزبوونەوەیدا لە کورنۆش دەڵێت سەمیع الله لمن حەمیدە، ئەمەش واجبە. لە کاتی ڕاستبوونەوەدا دەستەکانی بەرز دەکاتەوە بەو شێوازانەی کە لە پێشەوە باسکران. پاشان ڕێک ڕادەوەستێت و ئارام دەگرێت تاوەکو هەموو ئێسکەکانی باری ئاسایی خۆیان وەردەگرن، ئەمەش ڕوکنە. لە کاتی ئەم ڕاوەستانەدا دەڵێت ڕەبەنا وەلەکە الحەمد. وتنی ئەم زیکرەش واجبە لەسەر هەموو نوێژخێنێک، با لە دوای ئیمامیشەوە نۆژ بکات، چونکە ئەمە دوعای ڕاوەستانە لە دوای کڕنۆش. بەڵام وتنی سەمیع الله لمن حەمیدە دوعای کاتی هەستانەوەیە و جێگەی ئەم دوعای تر ناگرێت. و ماوەی مانەوەی لەم ڕاوەستانەدا هێندەی ماوەی کڕنۆشبردنەکەی دەبێت وەک لە پێشەوە باسکرا. سوجدەبردن لاپەڕا 33. پاشان واجبە بڵێت ئەڵڵاهو ئەکبەر. هەندێک جار نوێژخێن لەگەڵ ئەو ئەڵڵاهو ئەکبەرەدا دەستەکانشی بەرز دەکاتەوە. خۆبەردانەوە و ڕۆیشتن بۆ سوجدە لەسەر هەردوو دەست لاپەڕەی 33. پاشان دەچێتە سوجدە، لە پێشدا هەردوو دەستی دەخاتە سەر زەوی، پاشان ئەژنۆکانی، چونکە لە پێغەمبەرەوە سەلی الله عەلەیه وسەلەم
سەلمێنراوە کە فەرمانی بەم شێوەیە کردووە و قەدەغەی کردووە لە خۆچواندن بە وشتر، چونکە وشتر لە پێشدا ئەژنۆکانی دەخاتە سەرزەوی و ئەژنوی وشتر دەکەوێتە دەستەکانی پێشەوەی. کە سوزدەی برد، سوزدەبرنیش ڕوکنە، متمانە دەکاتە سەر لەپی هەردوو دەستی و ڕایان دەخات. پەنجەکانیشی بەیەکەوە دەنووسێنێت. سەری پەنجەکانی ڕوو دەکاتە قیبلە. دەستەکانی لە ئاستی شانەکانیدا لەسەر زەویدا دەنێت. جارجارێکیش لە ئاستی گوێیەکانیدا دایاندەنێت. واجبە نوێژخێن باسکەکانی لەسەر زەویدا نەنێت و ئەنیشکەکانی بەرز بکاتەوە، واتە وەکو ڕاکشانی سەگ ڕایان نەخات. دەبێت لوت و نێوچاوانی بخاتە سەر زەوی، ئەمەش ڕوکنە. هەروەها ئەژنۆکانیشی لەسەر زەویدا دەنێت و سنگی پێیەکانیشی دەخاتە سەر زەوی و پێیەکانی وەک بچەقێنێت لە زەوی وا لێ دەکات. ئەم کارانە هەموو واجبن و سەری پەنجەکانی پێ ڕوو دەکاتە قیبلە و دەبێت پاژنەکانی پێی جوود بکات بەیەکەوە. ڕێکوپێکی لە سوجدەدا لاپەڕا 34. لەسەر نوێژخێن واجبە کە بە ڕێکوپێکی سوجدە بەرێت. ئەمەش بەوە دەبێت کە متمانە بکاتە سەر هەموو ئەو ئەندامانەی کە سوزدەیان لەسەر دەبات بە شێوەیەکی یەکسان، کە ئەوانش نێوچاوان و لوت و هەردوو ناولەپی دەست و هەردوو ئەژنە و کەناری پەنجەکانی هەردوو پێین. هەر نوێژخێنێک سوزدەکەی بەم شێوەیە ڕێکوپێک بێت، ئەوە بە دڵنیاییەوە ئارامی گرتووە. ئەم ئارامگرتنەش ڕوکنێکە لە ڕوکنەکانی نوێژ. لە سوزدەدا نوێژخێن 3 جار یان زیاتر دەڵێت سبحان ربي الأعلى و باشترە مستحبە دوعای زۆر بکات لەم حاڵەتەدا، چونکە سوزدە زامینی گیرابوونی دوعا و نزایە. وەکو باس کرا درێژی سوزدەکەی نزیکەی درێژی کوڕنۆشەکەی دەبێت. سوزدە وەک چۆن دروستە لە سەرزەوی ببردرێت بە هەمان شێوە دروستە ئەگەر لەسەر هەر شتێک ببردرێت کە بکەوێتە نێوان زەوی و نێوچاوانی نوێژخێنەکەوە، وەکو جل و ڕاخەر و حەسیر و هاوشێوەی ئەمانە. و دروست نییە لە کاتی سوزدەدا قورئان بخوێندرێت. شێوە دانیشتنی ئفتراش و ئیقعاء لە نێوان دوو سوزدەکەدا لاپەڕا 35. پاشان سەری بەرز دەکاتەوە لە سوزدەکەی و ئەڵڵاهو ئەکبەر دەکات کە ئەمەش واجبە. جارجارێکیش دەستەکانی لەگەڵ ئەم ئەڵڵاهو ئەکبەرەدا بەرز دەکاتەوە. پاشان بە ئارامی دادەنیشێت مطمئینەن تاوەکو هەموو ئێسکەکانی باری ئاسایی خۆیان وەردەگرن. ئەمەش ڕوکنێکە. لەم دانیشتنەدا پێی چەپی ڕادەخات و لەسەری دادەنیشێت. ئەم دانیشتنەش واجبە و پێی ڕاستی هەڵدەپێکێ، واتە لەسەر سنگە پێی دەچەقێنێت و سەری پەنجەکانی پێی ڕاستی دەنوشتێنێتەوە و ڕوویان دەکاتە قیبلە. دروستە کە جارجارێکیش بە شێوەی ئیقعاء دانیشێت، واتە سنگی هەردوو پێی لەسەر زەوی دابنێت و لەسەر هەردوو پاژنەکانی دابنیشێت. لەم دانیشتنەی نێوان دوو سوزدەدا دەڵێت اللهم اغفر لي وارحمني واجبرني وارفعني وعافني وارزقني. ئەگەر ویستیشی دەتوانێت بڵێت ربي اغفر لي ربي اغفر لي. ماوەی ئەم دانیشتنەی درێژ دەکاتەوە تا نزیکەی درێژی سوجدەکەی. سوجدەی دووەم لاپەڕا 37. پاشان دەڵێت ئەڵڵاهو ئەکبەر. وتنی ئەم ئەڵڵاهو ئەکبەرەش واجبە. هەندێک جار لەگەڵ وتنی ئەم ئەڵڵاهو ئەکبەرەدا دەستەکانیشی بەرز دەکاتەوە. پاشان سوجدەی دووەم دەبات. ئەم سوزدەیەشیان هەر ڕوکنە. لە سوزدەی یەکەمدا چی ئەنجامدا لەم سوزدەیەشیاندا بە هەمان شێوە دووبارەی دەکاتەوە. دانیشتنی پشودان لاپەڕا 37. کە سەری لە سوزدەی دووەم بەرز کردەوە و ویستی هەڵستێتەوە بۆ ڕکاتی دووەم، واجبە بڵێت ئەڵڵاهو ئەکبەر. جارجارێکیش لەگەڵ ئەم ئەڵڵاهو ئەکبەرەکردنەدا دەستەکانیشی بەرز دەکاتەوە. جا پێش ئەوەی کە هەستێتەوە سەر پێ لەسەر پێی چەپی دادەنیشێت، هەتا وەکو هەموو ئێسکەکانی دەگەڕێنەوە باری ئاسایی خۆیان. ڕکاتی دووەم لاپەڕا 38. پاشان هەڵدەستێتەوە بۆ ڕکاتی دووەم و متمانە دەکاتە سەر دەستەکانی بە شێوەی مشتە کۆڵا، هەروەک چۆن هەویر شێل مشتی دەنووقێنێت و متمانەی دەکاتە سەر. ئەم هەستانەوەیش ڕوکنە.
لە ڕکاتی یەکەمدا چی کردووە بە هەمان شێوە لەم ڕکاتێشدا ئەنجامیان دەداتەوە. تەنها ئەوەندە هەیە کە لەم ڕکاتەیاندا دوعای دەستپێکردنی نوێژ ناخێنێت. بەڵام ئەم ڕکەتەیان لە ڕکاتی یەکەم کورتتر دەکاتەوە. دانیشتن بۆ خوێندنی تەحیات لاپەڕا 38 کە لە ڕکاتی دووەمدا تەواو بوو دادەنیشێت بۆ خوێندنی تەحیات. ئەم دانیشتنەش واجبە و بە شێوەی ئیفتیراض دادەنیشێت، وەک لە دانیشتن نێوان سوجدەکانە باس کرا. بەڵام لە دانیشتن بۆ خوێندنی تەحیات دروست نییە کە بە شێوەی ئیقعاع دابەنیشێت. لەم دانیشتنەدا لەپی دەستی ڕاستی لەسەر ڕان و ئەژنۆی ڕاستی دادەنێت و ئانیشکی ڕاستیشی دەخاتە سەرڕانی ڕاستی و لێ جیا ناکاتەوە، و لەپی دەستی چەپی لەسەر ڕان و ئەژنۆی چەپی ڕادەخات. و دروست نییە لەم دانیشتنەیدا متمانە بکاتە سەر دەستەکانی بە تایبەت دەستی چەپی. جوڵاندنی پەنجەی شایەتومان و تەماشاکردنی لاپەڕا 39 پەنجەکانی دەستی ڕاستی هەموو دەنووقێنێت، تەنها پەنجەی شایەتومان نەبێت. جارجارە پەنجەی گەورەی دەخاتە سەر پەنجەی ناوەڕاستی، جارجارەش بە پەنجە گەورەی و پەنجەی ناوەڕاستی بازنەیەک دروست دەکات و بە پەنجەی شایەتومانیشی ئاماژە دەکات بەرەو قیبلە و چاویشی دەبڕێتە پەنجەی شایەتومانی و تەماشای دەکات و لە سەرەتای تەحیاتەوە تا کۆتایی تەحیات پەنجەی شایەتومانی دەجوڵێنێت و پێی دەپاڕێتەوە و دوعای پێدەکات. بەڵام نابێت بە پەنجەی دەستی چەپی ئەم ئاماژەیە بکات. لە هەموو تەحیات خوێندنێکدا ئەو کردارانەی سەرەوە دووبارە دەکاتەوە. شێوەی خوێندنی تەحیات و نزاکۆتایەکەی لاپەڕا 40 خوێندنی تەحیات واجبە و هەر کەس لە بیری چوو لە نوێژەکەیدا بخوێنێت ئەوە 2 سەجدەی سەهوی بۆ دەبات و تەحیات بە دەنگی نزم دەخوێندرێت و دەنگی تێدا بەرز ناکرێتەوە. ئەمە شێوازێکێتی. التحيات لله والصلوات والطيبات. السلام على النبي ورحمة الله وبركاته. السلام علينا وعلى عباد الله الصالحين. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. پاشان الصلوات دەدات لەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم ودەڵێت اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. ئەگەر ویستی لێبوو دەتوانێت کورتی بکاتەوە و بڵێت اللهم صل على محمد وعلى آل محمد وبارك على محمد وعلى آل محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. ئیتر لە دوای ئەم تەحیاتە خۆی سەرپشکات چ دوعایەکی بەلاوە باش بوو لەو دوعانەی کە لە سوننت داهاتوون بەو شێوازانە لە خوا بپارێتەوە. ڕکاتی 3 و 4 لاپەڕا 41 و هەستانەوە بۆ ڕکاتی 3 واجبە نوێژخێن بڵێت الله ئەکبەر و سونەتە بەدانشنەوە بیڵێت. جارجارێکیش لەگەڵ ئەم هەستانەوەیدا دەستەکانیشی بەرز دەکاتەوە. پاشان هەڵدەستێتەوە بۆ ڕکاتی 3 ئەمەش ڕوکنە، هەروەها ڕکاتی 4 کە لە دوای ئەم ڕکاتە دێت و بۆ هەستانەوە بۆ ڕکاتی 4میش بە هەمان شێوە ئەو شتانە ئەنجام دەدات. بەڵام پێش ئەوەی کە هەڵستێتەوە لەسەر پێی چەپی دادەنیشێت تاوەکو هەموو ئێسکەکانی دەچنەوە باری ئاسایی خۆیان. پاشان بۆ هەستانەوەکەی متمانە دەکاتە سەر دەستەکانی هەروەکو چۆن بەو شێوەیە کرد لە هەستانەوەکەیدا بۆ ڕکاتی 2. واجبە لە ڕکاتی 3دا و 4دا سوورەتی فاتحە بخێنێت. جارجارێکیش دەتوانێت ئاەتێک یان زیاتری تێدا بخێنێت. خوێندنی دوعای قونوت لە کاتی بەڵادا و شوێنەکەی. سنەتە نوێژخێن دوعای قونوت بخێنێت بۆ موسڵمانان لە نوێژەکەیدا هەر کاتێک بەڵایەکیان بەسەرداهات. شوێنەکەشی دوای هەستانەوەیە لە کوڕنۆش پاش وتنی ڕەببەنا وەلەکەل حەمد
و هیچ دوعایەکی تایبەتی نییە، بەڵکو دوعایەکی تێدا دەکات کە گونجاو بێت لەگەڵ ئەو بەڵایی کە بەسەریاندا هاتووە. لە کاتی ئەم دوعایەشدا دەستەکانی بەرز دەکاتەوە. ئەگەر ئیمان بوو بەدەنگی بەرز ئەم دوعایە دەخێنێت. ئەو نوێژخێنانش کە لە دوایەوە نوێژ دەکەن ئامین بۆ نزاکانی دەکەن. کە تەواو بوو لە دوعاکردن ئەڵڵاهو ئەکبەر دەکات و دەچێتە سوجدا. خوێندنی دوعای قونوتی ڤیتر وە شوێنەکەی وە شێوازەکەی لاپەڕا 43. بەڵام خوێندنی دوعای قونوتی ڤیتر شەرعیە جارجارێک بکرێت. شوێنەکەیشی لە پێش چوونە کڕنۆشە بە پێچەوانەی قونوتی کاتی بەڵاوەنا هەمواری کە لە دوای کڕنۆش دەخێنرێت. ئەم دوعایەش تێدا دەخێنرێت ئەمەیە: اللهم اهدني فيمن هديت وعافني فيمن عافيت وتولني فيمن توليت وبارك لي فيما أعطيت وقني شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يضل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت ولا منحى منك إلا إليك. وأم دعاية لفيركرني پیغمبرەوەیە صلى الله عليه وسلم، بۆیە هیچی بۆ زیاد ناکرێت، تەنها سەڵەواتدان نەبێت لەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم. ئەمە دروستە چونکە بەم شێوەیە لە سەحابەکانەوە سەلمێنراوە. پاش خوێندنی ئەم دوعای قونوتە کڕنۆش دەبات و دوو سوجدەکەی دەبات بەو شێوازەی کە لە پێشدا باس کراوە. خوێندنەوەی تەحیاتی کۆتایی و شێوازی دانیشتنی لاپەڕا 44. پاشان دادەنیشێت بۆ خوێندنی تەحیاتی کۆتایی. ئەم تەحیاتە و دانیشتن بۆی هەردووکیان واجبن. هەموو کارەکانی تەحیاتی یەکەم ئەنجام دەدات. تەنها لە دانیشتنەکەیدا جیاوازە کە بە شێوەی دانیشتنی تەوەڕۆک دادەنیشێت. واتە کڵۆکی چەپی دەخاتە سەر زەوی و هەردوو پێی لە لای ڕاستیەوە دەردەهێنێت و پێی چەپی دەخاتە ژێر قاچی ڕاستی و پێی ڕاستی دەچەقێنێت. جارجارێکیش دەتوانێت کە پێی ڕاستیشی ڕابخات و بە لەپی دەستی چەپی ئەژنۆی چەپی دەگرێت و متمانەی دەکاتە سەر. واجبێتی سڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و پەناگرتن بەخوا لە 4 شتەکە لاپەڕا 44. واجبە لەسەر نوێژخێن لەم تەحیاتەدا سڵاوات بدات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە تەحیاتی یەکەمدا چەند شێوازێکمان لێ باس کردووە. واجبیشە کە خۆی پەنا بدات لە 4 شت و بڵێت: اللهم إني أعوذ بك من عذاب جهنم ومن عذاب القبر ومن الفتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال. پارانەوە لە پێش سەلامدانەوە لاپەڕا 45. پاشان لە پێش سەلامدانەوە بۆ خۆی دەپاڕێتەوە بۆ دوعایانەی کە دەیانزانێت کە لە قورئان و سوننەتدا بە زۆری هاتوون و ئەگەر هیچیشی لەوانە لەبەر نەبوو با هەر پاڕانەوەیەک کە سوودی دین و دنیای تێدایە بپاڕێتەوە. سەلامدانەوە و شێوازەکانی لاپەڕا 45. دوای تەواوبوون لەم دوعایانە سەلام دەداتەوە بەلای ڕاستیدا بە شێوەیەکی وا کە دەبێت سپیەی ڕوومەتی ڕاستی ببینرێت و پاشان سەلام دەداتەوە بەلای چەپیدا بە شێوەیە کە سپیەی ڕوومەتی چەپی ببینرێت. ئەگەر لە نوێژی مردووشدا بێت هەر بەم شێوەیە دەکات و ئیمام دەبێت دەنگی بەرز بکاتەوە لە سەلامدانەوەی نوێژەکەیدا جگە لە نوێژی مردوودا نەبێت. سەلامدانەوە چەند شێوازێکی هەیە. یەکەم، سەلام دەداتەوە بەلای ڕاستیدا و دەڵێت السلام عليكم ورحمة الله وبركاته و بەلای چەپیدا دەڵێت السلام عليكم ورحمة الله. دووەم، بە هەمان شێوە بێوتنی بەرەکاتو. سێیەم، بەلای ڕاستیدا دەڵێت السلام عليكم ورحمة الله و بەلای چەپیدا دەڵێت السلام عليكم. چوارەم، دەتوانرێت تەنها یەک سەلام بداتە ڕووە و پێشەوە، بەڵام هەندێک خۆی بەلای ڕاستیدا بسوڕێنێت.
کۆتایی لاپەڕە 47 برای مسلمانم ئەوەندەم توانی کە پوختەی چۆنێتی نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ بنووسم بەم کارەیشم هەوڵمدا کە بە شێوەیەک بۆت نزیک بکەمەوە تاوەکو لەلات ڕوون بێت و نمونەکەی لە مێشکتدا بێت هەر وەک چۆن ئەو نوێژە بە چای خۆت ببینیت جا ئەگەر تۆ بۆ شێوەیە نوێژەکانت بکەیت کە پێم ناساندووی لە چۆنێتی نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم داواکارم لە خوا کە لێتی وەربگرێت چونکە نوێژکردنت بەو شێوازە مانای وایە بە شێوەیەکی ڕاست ئەو فەرمایشتەی پێغەمبەرت صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە کە فەرموویەتی صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی بوخاری لە دوای ئەوەش پێویستە کە بیرت نەچێت گرنگی بدەیت بە ئامادەبوونی دڵ و خوشوع لە نوێژەکانتدا چونکە ئەوە مەبەستە گەورەکەی لە وەستانی بەندە لە بەردەمی خوای گەورە ئیتر بە گوێرەی هێنانەدیت لە خوشوع و پەیڕەوکردنت بۆ شێوازی نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو بەرووبوومە چاوەڕوان کراوە بەدەستدەهێنیت کە خوای گەورە ئاماژەی بۆ کردووە و دەفەرمێت إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر لە کۆتاییدا داواکارم لە خوای گەورە نوێژەکانمان وە سەرجەم کردەوە چاکەکانمان لێ وەربگرێت و پاداشتەکەیمان بۆ پاشەکەوت بکات بۆ ئەو ڕۆژەی کە دەگەڕینەوە لای خۆی يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم والحمد لله رب العالمين کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی